لە گەرمیان و لە ناوجەرگەی شاری کەلارەوە هەموو دەنگەکان بوون بە یەک و پشتگیری و پشتیوانەکان ئاڕاستی ڕۆژئاوای کوردستان دەکرێن. کاتێک گەرمیانیەکان جارێکی تر هاتنە سەر شەقامەکان بۆ ئەوەی بیسەلمێنن کە دووری ڕێگا و سنوورەکان ناتوانن ئازاری هاوبەشی کوردبوون لە یەکتر داببڕن. ئێمە لەو ڕۆژەوەی کە شەڕی جەماعەتی جۆلانی دەستی پێ کردو لەگەڵ برایانمان لە ڕۆژئاوا لەسەر شەقامین بە 22 وڵاتی عەرەبیوە نەیتوانی دیفاع لە غەزە بکە ئەو ئێمەی کورد بووین هاتینە سەر شەقام و لەگەڵیان بووین. بۆیە ئێمە ئێستا پشتیوانی پارچەکانی تری کوردستانی بۆیە ئەم هەڵوێستەمان وای کرد کوردەکانی ڕۆژئاوا لە ناو نەچن. بۆیە ئەم یەکبوونەمان بەڕاستی یەکبوونیەکە بە تاریخی مێژووی کووردە شتیوانە. پەیامەکەمان ئەوەیە کە ئێمە ئەبێت دان بە بوونی کووردا بنرێت. ئێمە دیفاع لە هەبوونی خۆمانەکەن. ئێمە نەتەوەی کوردین. ئێمە وەکو کوردێک هاتوونەتە سەرجادا. بۆیە ناتوانن ماسڕنەوە. دیارە ڕووداوەکانی ڕۆژئاوا پێویستەکە میلەتی کورد زیاتر یەک بخا، هەڵوێستەکانی هەوڵەکانی یەکڕیزی ناو ماڵی خۆی، سیاسیەکان، گەلی کوردستان بەعام ئەم بابەتەی ڕۆژئاوا هەمویان یەک بخا و یەکڕیز بن، یەک هەڵوێز بن بەرامبەر دۆزی ڕەوای گەلەکەمان. حتمەن کێشەیەکی نەتەوەیە و نیشتیمانیە. کورد زیاتر لە 100 ساڵە ئەو کێشەی هەیە، هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆی ئەدا و داوای مافی ڕەوای خۆی ئەکا، بەڵام بەرامبەرەکان بەداخەوە هەموو کاتێ بە ئاگر و ئاسن وەڵامیان داوینەتەوە. گردبوونەوەی ئەم جارەی گەرمیانیەکان جیاواز لە گردبوونەوەکانی پێشووتر بوو. خەڵکی کفری و ڕزگاری و باوانور و سەرجەم قەزا و ناحیەکانی سنوورەکە شاری کەلاریان کردە مەیدانی گەورەی هاوسۆزی و هاوخەمی بۆ ڕۆژئاوای نیشتیمان. دەربڕینی پاڵپشتی و پشتیوانی سەرجەم چین و توێژ و تەمەنە جیاوازەکانی گرتەوە. ئەمڕۆ خەڵکی گەرمیان هاتوونەتە ئێرە لە پرۆژەی مارینا کۆبوونێتەوە بۆی پشتیوانی خۆمان دەربڕین بۆ ڕۆژئاوا و ئەمانەوێ وەکو خەڵکی کوردستان بە نیزامەکەی ئەحمەد شەرە بڵێین کوردانی ڕۆژئاوا تەنیانین، نەک لە کوردستان بەڵکو لە سەرجەم وڵاتانی دەرەوە پشتیوانێکی بەهێزیان هەیە و ئێوە ناتوان بە ناوی دینەوە قەتڵ و عامی خەڵکی سڤیلی ڕۆژئاوا بکەن کە خاوەنی مافن، ئەوانیش مرۆڤن، ئەوانیش خوای گەورە خەڵکیانی کردووە. بۆیە ئێمە بەردەوامی لەسەر ئەم چالاکیانە هەتا برا کوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستان و بە تەنیا جێیان نایەڵین هەتا بە مافی دەسووری خۆیان ئەگەن. گردبوونەوە جەماوەریەکان لە هەرێمی کوردستان پەیامێکی ڕوونن بۆ نێرانی کورد کە گەلی کورد لە بەرامبەر مافەنەتەوەیەکان یەکگرتو و یەکڕیزە و بە یەک دەنگ ستەم ڕەت دەکاتەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.